بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بینەران و بیسەران و خۆشەویستانمان، بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی سەدای زێڕین، سەلام و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم زۆر بە خۆشحاڵ ئەزانم جارێکی تر و لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد بوومەوە. ئەزیزان و خۆشەویستان، ئێمە لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە میوانی ماڵەکانتانین لە ئەڵلقەیەکی نوێی ئەم بەرنامەیە لەگەڵ میوانێکی دەنگزوڵاڵ و دەنگ زێڕین و سەدا زێڕینی ئەم شارە خۆشەویستە. هەڵبەتە لە نێو مزگەوتی دارولئیحسانەوە کە بە مزگەوتی جامیعە بەناوبانگە لە شاری سنەی خۆشەویست، لێرەوە ئێمە لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستین لەگەڵ ستافی کامێرەمانی ئەزیز کە ماندوونە ناسانە ئازیەتیان بەم بەرنامەیەوەی کێشاوە، خوا پاداشتی خێریان بداتەوە. ئێمە ئەچینە خزمەتی میوانەکە و لەوێەوە دەست بە مجرەیاتی بەرنامەکە ئەکەین و هیوادارین لە داهاتووە ئینشاءالله سوودێک بگەێنین بە خۆمان و بە ئێوەش و لە مانگی قورئان زیاتر بایەق بدەین بە قورئانی پیرۆز و سەدا زێڕینەکان ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. أحسنتم. والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما. الله الله الله. إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما. الله الله ما شاء الله ما شاء الله. إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا
مستقرا ومقاما. ما شاء الله ما شاء الله ما شاء الله ما شاء الله ما شاء الله. والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون. ما شاء الله ما شاء الله ما شاء الله ما شاء الله. ومن يفعل ذلك يلقى أثاما. يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا. إلا من تاب وآمن وعمل عملا صالحا. ما شاء الله ما شاء الله. إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات. ما شاء الله. وكان الله غفورا رحيما. صدق الله العظيم. ما شاء الله تبارك الرحمن. مامۆستای بەڕێز و خۆشەویستمان زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی سەدای زێڕین. زۆر خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەمان بەدەم ئەم بانگهێشتەوە هاتوویت و استیجابەی داوت کردووە. زۆر زۆر سوپاس دەکەین. خۆشەکەم یا خوار خۆش. مامۆستا ئەگەر لە دەستپێک جەنابەت خۆت بناسێنی بە بینەرانی بەڕێز و خۆشەویست دواتر درێژە بە وتەکانمان ئەدەین ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم. منیش سلام عرض دەکەم لە خەمەتێوە بەخێر تەشریف فێرن. خوا سەلامەتان کە. بەندە سامان سەیدیم 31 ساڵمە زایندەی شار سنەم محلەی فەراح محلەی قەدیمیەکە لە ناو شار سنە تقریباً لە سنێ 8-9 ساڵگیە و کەمتریش لە سنێ 7 ساڵگی 8 ساڵگیە و مەشغوڵ بە تلاوەتی قورئان و الحمد لله مسائل تخصصية صوت ولحن أمان هين خێزانداری بەڵێ ڕۆڵان الحمد لله بەسێت هەنوە گیانەکەم بەس کە مناڵت هەن ناوەڵە دەبێ ئینشاءالله سلامت میە حەزەکەی ئینشاءالله خەڵکێک وەکو جەنابەت قورئان خوێن بێ
دەور و دەرسی قورئان بخوێنێ و کۆمەڵێک مەسەلەن دۆست و ئاشنا هەمیشە خوو بدەن بە قورئانی پیرۆز. گومانم نییە لەوەی حەز ئەەکەی، بەڵام ئایا ئەم حەزە مامۆستا سامان لەگەڵ خۆیان یەکی گرتووەتەوە کە بتوانێ کۆمەڵێک تەلەبەی هەبێ، کۆمەڵێک خەڵکی هەبێ کە دەرزی قورئانیان پێ بڵێتەوە ڕۆژانە هەفتانە مانگانە؟ ڕاستە فەرموون. وەڵام چەند کلاسێکمان بوو تا ماوەی لەمەوبەر، وەلێ مدەتێکە تعتیلە مقدارێک مەشغەڵەی کاریم هەستم، وەلێ ئینشەڵڵا قەتعا نەشێناو بەرنامەمان نابێت. یەکێ لە وەزایفمانە کە چەند نەفەر ئینشەڵڵا بە شوێن خۆمانە عالیە تربیەت بن و ئەم ڕێگە ئەدامە بن ئینشاءڵڵا. زۆر باشە. لە 7 ساڵی و قورئانت خوێندووە جەنابەت لە منداڵیەوە بڵێ، هەر لە سنا یان لە دەرەوەی سنا؟ وەڵا هەر لە سنا. هەر لە سنا. ئەرێ وەڵام باشە. بەشداریت کردووە لە هیچ مەحافیل و دەوراتێکی قورئان و شوێنگەلێکە لە دەرەوەی سنە بن؟ وەڵا لە مەحافل بیرون لە ئوستانە بۆ مسابقات پیشتر شرکت بڵێ، چەند مسابقەیەک لە قۆم و ئەسفەهان و شیراز و تقریبا تواوی شارەکان ئێران بۆ مسابقات چوین. بەڵێ دەستان خۆش بێ. هەڵبەتە بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەلاتانەوە سیر نەبێ، ئێمە لەم کەش و هەوایە دانیشتوین، ئەم خۆرە تاوە خۆشە لێمان ئەدا. حکمەتەکەی ئەوەیە ئەڵێن ئەگەر فیتامین دیمان نەقسە با لێرەوە فیتامین دی وەربگرین بەم خۆرە تاوەی خوای تەعالا ئینشاءڵڵا بەڵکو بێ بەمایی شیفا بۆ نەخۆشیەکانمان و ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا مێدەوارم مامۆستایش بە خۆرە تاوەکەی زاز نەبوو بێ و لە 6 ساغ بێ و سلامەتن یاخۆ لە بەڵا دووربی. مامۆستا حتمما جەنابەت پێشنوێژیت کردووە لە مزگەوتە، شێوازی پێشنوێژی شێوازێکی جیاوازە لە قیرائی مەحفەلی. بەڵێ ئێوە زیاتر سەرسامن بە قورئان خوێنێک لە ڕێگەی ئەوە پێشنوێژی بکەن یان هەر بۆ خۆتان سەبکێکی تایبەتان هەیە؟ هەرسکەم لە خەمەتتانە قاریەکان ئیسە چە لە ناو شار سنایە لە جێگە گەلێترا هەر کامێکیان سەبکێکیان هەست بۆ بەرنوێژی کردن لە ناو نوێژە، هەسیان تلاوەتی ئیحساسی فرەتر تەرجیحات، هەسیان تلاوەتێک حماسی و تون و تێش بۆ خۆی انتخابی کردیە. وەلی من خۆم بیشتر بە سەبکە حەجاز یا بەیات یا بەیاتی کورد بیشتر علاقم بە ئەو شێوە خوێندن تەرتیلە هەست، یا بەیات یا بەیات کورد یا حەجاز. موفق بن. نمونەیەکمان پێشکەشکە بە سوورەتی فاتیحەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ما شاء الله ما شاء الله أحسنتم. دەنگتان نەڕزە یاخۆم. تێکەڵەیەک بوو لە کورد و لە بەیات و لە مەختارێک تەرکیبی خۆشترێکە ناو تەرتیلە. ڕاستە تەرکیب خوێندن فرەتر بەدڵ مردمەوە ئەنیشێت. من سوورەتی کەهفم خوێندووە لە یوتیوبی خۆم، هیوادارم بینەرانی بەڕێزیش سوودی لێ ببینن لە ڕۆژانی هەینی سوورەتی کەهف فەرامۆژ نەکەنەوە بیخوێنن، چونکە نوری نێوان هەردوو هەینەکەیە. بە شێوازی کورد خوێندومە، کاک ئەحمەد کەریم ماسترینگی سەوتەکەی بۆ کردووە، دەستی خۆش بێ بە مەقامی کورد بەم شێوازە. بسم الله الرحمن الرحيم
الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا ماكثين فيه أبدا وينذر الذين قالوا اتخذ الله ولدا ما لهم به من علم ولا لآبائهم كبرت كلمة تخرج من أفواههم إن يقولون إلا كذبا. ما شاء الله ما شاء مقامي كورد مقامي خوش هذا والله زور مقدارك عراقيش تركيبي هسما مقدارك سبك عراقيش تركيبي هستا. جنابتان بينتان شلون لقل بانكدانا؟ والله باش نشكر بخوا باشن الحمد لله. سبكي خوتان هي لبانك فرمونا؟ بانش بيشتر بسبك حجاز هر بانها. أتواني بانجيك ما بيشوش فين؟ أنشو. فرم. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله
لا إله إلا الله. ما شاء الله يا ربي دەنگت نەرزە مامۆستا بەڕاستی بانگێکی خۆش بوو و زۆر متەوازن بوو. سلامەتم الحەمدولله سەرکەوتوو بی. یاخوا مامۆستا بۆ خۆت زیاتر معجەبی سەوتی چی لە تلاوت قورئانە؟ وەڵام من لە مناڵیە و سەب ئوستاد شەحات کار ناکرد. شەحات محەممەد ئەنوەر بەڵێ دوایتر دوای ئەوە تقریبان تەرکیبی لە سەبکەکان ئوستاد مصطفى إسماعيل أستاذ منشاوي أستاذ محمد عمران أبتيكيك لتلاوتك سعيكن لا أستاذ منتخب ئاشتانیتان هەیە لەگەڵ قورئان خوێنانی دەرەوەی کوردستانی خۆتان؟ والله نەفرە نییە. زۆر باشە. ئێمە بە حکمەوەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانین و دوعاکردن تایدا گرنگی خۆی هەیە. ئەگەر چەند ئاەتێکی دوعامان بۆ بخوێنی سوپاسە دەکەین هەندێک دوعا هەندێک ئاەت ئیتر ئەوەی کە بە مێشتی جەنابەت دادێ پێشکەشی بینەرانی بکەیت. فەرموو. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل وسلم وبارك عليه. اللهم زين أخلاقنا بزينة القرآن. آمين يا رب. اللهم نور قلوبنا بنور القرآن. آمين يا رب. اللهم نور قبورنا بنور القرآن. آمين يا رب. اللهم اشف مرضانا بحرمة القرآن. آمين يا رب العالمين. اللهم ارحم والدينا بالقرآن. يا رب يا الله يا الله يا الله. اللهم ارحم جميع أمة محمد بحرمة القرآن. يا الله. اللهم اشف مرضانا يا إلهنا بحرمة القرآن. آمين برحمتك يا أرحم الراحمين. اللهم آمين يا رب العالمين. بارك الله فيك. تقبل الله منا ومنك إن شاء الله. دعا پەیامی جەنابەت بۆ بینەرانی خۆشەویست و بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و بۆ شاشەکەمان چییە؟ والله إن شاء الله كبتانين تلاوة القرآن متأسفانة إسلا جامعة إما فوق العادة قرآن فقير وهجار كفتيا إن شاء الله ك مردم خمانوانين مردم ولاد خمانوانين ولي قرآن كان أوينين كلمالا فريتوس هابانيو جارو بار بيتيرين جيال مان رمضان كيتر مان قرآن مان نزول قرآن جارو بار بيتيرين آيك صفحيك هر يك دانا آيش إما بتانين بخوينينو فرق خاصة بو زندگی خۆمان تەفسیرە ئایەک معنای ئایەک وەلێ لە مانگ ڕەمەزان ئایتی سفارەشی ئەگەر بتانین ڕۆژێ جزئێ لە قورئان بخوێنین و لە ئاخر مانگەکەیشەوە ختمی بکەین فرە باشەوێت هەم نور و بەرەکەت و ڕەحمەتی قورئان ناو زندگیمان ناوی. ئەحسەنت. دەستان خۆش بێ. ختام و میسکی بەرنامەکە هەندێکی تر قورئانمان بۆ بخوێنە و لە ماوەی 5 دەقیقەیەکە کۆتایی بە بەرنامەکە دێنین إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا رحمن.
والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى الله الله ولسوف يعطيك ربك فترضى. ما شاء الله ما شاء الله. ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى. الله. ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى. الله أحسنت ما شاء الله. فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر. الله. وأما بنعمة ربك فحدث. صدق الله العظيم. دوباره سپاس مامۆستا گیان. دەستان خۆش بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست، لە ماوەکانی ڕابردوودا پێکەوە بینەر و بیسەری بەرنامەی سەدای زێڕین بووین. تا ئەڵلقەیەکی تری ئەم بەرنمەیە، تا سەدایەکی زێڕینی تر، بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم لە دوعای خێر بێ بەشمان مەکەن. ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.